ژمارەی باخچەکان کەمی نەکردووە بە پێچەوانەوە زیادی کردووە لەوانەیە لە هەندێک شوێن بەهۆی گرفتی وشکە ساڵی کەم ئاوی لە هەندێک شوێن خزمەت گوزاری وەکو پێویست نەبێ ئەگەرنا هەم بە پێی ژمارەی پارکەکان و هەم بە پێی زیادبوونی ڕێژەی سەوزایی لە پایتەختی هەرێمی کوردستان لە شاری هەولێر زیادی کردووە سەبارەت بە بابەتی ڕێژەی سەوزایی لە شاری هەولێر یا لە کوردستان لە وڵاتێک بۆ وڵاتێک ستاندەرەکان جیاوازن بە پێی لە بەرچاوگرتنی فاکتەرەکانی کەش و هەواوەوە فاکتەرە ژینگەییەکان ئەوەی کە لە شاری هەولێرە بە پێی ئیحسایاتە ڕسمیەکان زیاترە لە 120 بەڵام ئێمە پێمان وایە بە دەرکردنی هەندێک ڕێژە لە نزیکەی 170 و ئەو ڕێژەیەکی بەرزە بە پێی ستاندارە نێودەوڵەتیەکان بەڵام بە تاکید دیدگای حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە ڕێژەی سەوزایی زۆر لەو ڕێژەیەی ئێستا زیاتر بێت و ئەو بابەتە تەنها ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستان نییە بە تایبەتی بەڵکو ئەوە پەیوەستە بە ڕۆشنبیریەکی گشتیەوە پەیوەستە بە هاوکاری هاوڵاتیانەوە کە هەر کەسە لە باخچەکانی خۆیان لە بەردەمی ماڵەکانیان لە ناو ماڵەکانیان دار بچێن و ڕێژەی سەوزایی بەرز بکەنەوە و ژینگەش بپارێزن.